پۆرتۆی پورتوگالی و دینامۆ کیفی ئۆکرانی لە جەولەی پێنجەمی قۆناغی کۆمەڵەکانی خولیانە پاڵەکانی ئەوروپا. پۆرتۆی یەکەمی کۆمەڵەکەی میواندارەتی دینامۆ کیفی ئۆکرانی دەکات. لە ئێستایا پۆرتۆ ئەیەوێت بەم بردنەوەی دینامۆ کیف بە یەکەمی کۆمەڵەکەی سەرکێت بۆ خۆناغی داهاتووی خولیانە پاڵەکانی ئەوروپا و هەرچەندە یانە ئۆکرانیەکە ئەوێت جارێکی کە بە بردنەوەی لە پۆرتۆ هیوایەکی بۆ بگەڕێتەوە بۆ خۆناغی داهاتووی خولیانە پاڵەکانی ئەوروپا. کورسات نیوز لە ئێستایا لە پورتوگالە و ڕابۆچوونی هەواداران و هاندەرانی یانەی پۆرتۆ و دینامۆ کیفی بۆ بیرەناری کورسات نیوز وەرگرتووە. I think it's going to be a close game. بەڵێ پێشبینی دەکەم پۆرتۆ یاریەکە بباتەوە. من هاندەری پۆرتۆم، وڵاتی ئۆکرانیا کێشەی زۆری هەیە لە ڕووی ئەمنیەوە بۆیە یانەکەشی گرتوێتەوە. بڕۆم وایە یاریەکە ئاسان بێت بۆ پۆرتۆ. من هاندەری دینامۆ کیفم، ئەزانم پۆرتۆ زۆر بەهێزە بە تایبەتی لە یاریگای خۆیدا. دڵنیام دینامۆ کیف یاریەکی زۆر بەهێز دەکا چونکە ئەم یاریە یاریمان و نەمانێتی هەوڵی زۆر دەدا. بڕوام وایە بتوانێت دڵی هاندەرانی خۆش بکات. من هاندەری دینامۆ کیفم، بڕوام وایە یانەکەم نەتوانێت لەم یاریدا سەرکەوتوو بێت، بۆیە لە ئێستادا ئەبێت هەوڵ بۆ جامی یۆرۆپا لیگ بدات. بڕوام وایە پۆرتۆ یاریەکە بباتەوە. من هاندەری پۆرتۆم، بۆچی نا یاریەکە لە یاریگەی خۆیەتی و دینامۆ کیف زۆر بەهێز نییە، ناتوانێت کێبڕەکەی پۆرتۆ بکات. بە بڕوای من پۆرتۆ یاریەکە دەباتەوە. ئەم ساڵ زۆر بەهێزە، جگە لەمەش یاریێکی زۆر تایبەتی دەکات لە نێو یاریگای خۆیدا، بۆیە بڕوام وایە یاریەکە ئاسانە بووی. من هاندەری پۆرتۆم، بڕوام وایە پۆرتۆ زۆر بە ئاسانی یاریەکە بباتەوە. دینامۆ کیف لە توانایدا نییە ئەم ساڵ کێبڕکەی خولی یانە پاڵەوانەکان بکات و پۆرتۆ یاریەکە دەباتەوە. من وەکو کوردێک کە لە ئێستادا دانیشتووی وڵاتی پورتوگالم پێم وایە تەبعی یاری زۆرەکەم و پێم وایە ئەم شەو پۆرتۆ بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ بە پشتبەستن بە کاسیاس و چەند یاریزانێکی لاوی بەهێز لە پێشەوە وەکو ئیبراهیمی و تیلۆ و دینامۆ کیفیش لە باوەڕەیەم ینی یادێکی بەهێزە یارێکی خۆشە بێت، بەڵام لە ئێستادا تەسەوور دەکەم پۆرتۆ لەو پێویستە بتوان یاریەکە لە بەشبەندیخۆی کۆتایی بێت. زۆربەی زۆری هاندەران و هەوادارانی یانەی پۆرتۆ پێیان وایە یاریەکەیان بەرامبەر دینامۆ کیف ئاسانە و ئەتوانن بەسەر یانە ئۆکرانەکەیە سەر بکەون و بەیەکەمی کۆمەڵەکەیان بگەنە قۆناغی داهاتووی خولیانە پاڵەکانی ئەوروپا. هەرچەندە هاندەرانی یانەی دینامۆ کیفە نایشارنەوە کە یاریەکان بەرامبەر پۆرتۆ ئاسانیە و لە ئێستاوە هەوڵی سەرکەوتن بۆ جامی اتحادی ئەوروپیە. داروان حاجی حامید، کورسات نیوز، پۆرتۆ.